ئێمە کێشەکەمان یەکسانی نییە، پیاوێک و پیاویش یەکسانی، ژنێک و ژنێکی یەکسانی. ئێمە کێشەمان لە جیاکاریایە. ئەم ئەوە ئێمە یەکسانی جێبەجێ نەکەین سەر نەکێشێ بۆ ئەوەی کەمە جیاکاری بکەین. ئەگەر فرسەتێک هاتە پێشەوە بۆ ژنێک و بۆ پیاوێک ئەمە لە بەرخاتی ژنبوونی پێی بدریا یا لە بەرخاتری پیاو. ئەمە لە هەرێمی کوردستان ئەمڕۆتە زۆر هەڵەڕۆشتووە. ینی لە پێناوی ئەوەی کە گوایە ئێمە عەدالەت جێبەجێ بکەین و فرسەتی زیاتر بین ئەبینی جیاکاریەک لە هەندێک پۆستە لە هەندێک حاڵەتە ئەبینی بە ئافرەتەکان ئەدرێت کە بەس تەنیا لەبەروی ئافرەتە نەک لەبەروی کەفاەتی هەیە. ئێمە بە هیچ جۆرێک ناتوانین یەکسان بین و یەکسانی بەڕاستی دژی سروشتە، یعنی لە هەر واز قەزێ دینیەکەش بێنە شتێک نییە لە دنیا بەناوی یەکسانی ڕێک شتێک بدەی بۆ ڕێک شتێک بدەی بوو. بەڵام فرسەتەکان بخێتە بەردەم ئینسانەکان وەڕێگرین نەبی لە بەردەم ئەوەی کە تۆ جیاکاری بکەی لە پێناوی نەتەوە ئاین زمان ڕەگەز تۆ ڕێی لێ بگری. ئیتر تۆ بتەوێت بە یەکسانی لە 150 شتەکە دابش بکەی، لە ڕاستیە ئەوە هەر دژی سروشتە ولا ئیسلامیشا بۆ شوێنی